عشرين الروي أول ناديته. داود بەرزنجی کوڕی شێقایری بەرزنجیم ساڵی 1956 دەی 11ی 1956 لە گەڕێکی دێرینی سابوونکەران لە شاری سلێمانی لەدایک بووم. زۆربەی تەمەنی مناڵی و هەرزەکاریم هەر لە گەڕێکی سابوونکەران بووە لەگەڵ گەڕێکی قزازەکان کاویش لە گەڕەکە دێرینەکانی شاری سلێمانی هەر لە نزیک سابوونکەرانە. چوومەتە باخشەی ساوایانی سلێمانی، یەک باخشەی ساوایان هەبوو، بەخت یاوەرم بوو. باپیرم نردیمێ باخشەی ساوایان، باپیرم شاعیر و نووسەر و وەرگێڕ مەلا مستەفای سەفوەت بەڕەحمەت بێ. ئەو ساڵە ساڵێک مامەوە لەبێ ئیتر تەمەن چوو بەرەوەی کە بچمە سەرەتایی. من لە بیرم یەت کاک سەروەرم لە پۆلی چواری سەرەتایی بوو لە قوتابخانەی مەحوی ناوی سەورە بوو. هەر ئەویش نزیک سەر و سابوونکەرانە، سەر و مزگەوتی تەکێڕوتەیە، نزیک برایم پاشایە، نزیک سەرقەبرانە گردی سەیوان، ناوچەیەکی دیارە لە سلێمانیە. کاک سەروەرم بردمی بۆ پۆلی یەک داخڵی کردم. سەرەتا بەڕاستی تا ڕایت هاوڕێی تازە، فەزایەکی تازە، ژنگەیەکی تازە قورس بوو تا گونجام لەگەڵەوە. پۆلی یەک بە سەرکەوتووی بەڕێم کرد. لە پۆلی دووە بە هەندانی دایکی بەهەشتیم، دایکی ڕەحمەتیم و برا گەورەکەم و خاڵەکانم توانیم ئەو قوتابخانەیە تەواو بکەم. دوای سەرەتایی چوومە یەکێ لە ناوەندێ دێرینەکانی سلێمانی، ناوەندی سلێمانی کوڕان، کە کەوێتە گەڕێکی چوارباخ بە هەڵەیانە چووبم بەڵێ. ئەو دی و سانەوی سلێمانی کە کۆنترین و دێرینترین شانۆ کە تا ئێستا ماوە لەو سانەوی سلێمانی بوو. پێشی ئەوتری ئامادەی سلێمانی. خۆشبەختانە چەند جار ئەکتەر بووم لەسەر ئەو شانۆیە. پاش ناوەندی پێشکەشی پەیمانگەی هونەرە جوانەکانم کرد لە بەغدا. هاوڕێ گەنجەکانی ئەو زەمانەم زۆربەیان خوێندکاری ئەو پەیمانگایە بوون، بە تایبەت هاوڕێ و برا و دراوسێ شیرینم کاک سامان خەفاف لە پەیمانگای هونەری بەغا سینەمای خوێن، کاک شەماڵی عەبەڕەش، کاک فازڵ قەساب، کاک کامران ڕەووف. ئەو پۆلە هونەرمەندە گەنجە لەوێ پێگەیشتن. بەڵام 74 کە من چووم کوردیان وەرنەگرت. ساڵی بەرپابوونەوەی شۆڕش بوو، شۆڕشی ڕزگاری خوازی گەلی کورد. هیچ کوردێ وەرنەگیرە. هاتمەوە ئامادەی ژوەری نەگرتم، کات تێپەڕی بوو، 2 مانگ بەسەر چوو بوو. لە ئامادەی کشتتوکاڵی بەکرەجۆ گیرسامەوە. هەڵبەت 3 ساڵیش ئەبێم تەواو کرد. لە ماوەی ناوەندی و قۆناغی ئامادەیە من بوومە ئەکتەر. یەکەم جار لە ئامادەی سلێمانی زۆر جار باسم کردو لە زۆر بەرنامەشان و گەریەکمان نمایش کرد. خۆم لەوسەری بووم و ئەکتەری سەرەکی بووم بە ناوی پیری کوردپەروەر. چەند کاریش کەمان کرد لەوێ. لە ئامادەیە تیپی شانۆیم دامەزران لەگەڵ هاوڕێیانی هەرە ئازیزم، هونەرمەند ئاشتی عوسمان دانیش، بەهەشتی کاک شێخ هاشمی شێخ عوسمانی بەرزنجی و چەند هاوڕێیەکی تر، کاک قوباردی مەلا ڕەسوڵ. لەوێ بەشداری چەند فستیڤاڵێکمان کرد. لە فستیڤاڵی ئامادەیەکانی سلێمانیە شانۆگەری فایدی 67 کە لە وەرگێڕان و دەرهێنانی هونەرمەند کوالێ خۆش بۆ عوسمان چێوار بوو و من دەوری سەرەکیمە بوو. یەکەمی هەموو ئەو ساڵەمانێنا، ساڵ 76.
من و کاک ئاشتی دانش خەڵاتی باشتنی ئەکتەریە و ساڵەشمان وەرگرت لەلایەن پەروەردەی سلێمانیەوە. ئەوە خەڵاتێکی شیرین بوو لەم و هەر لەسەر ئەو دەورەم لە فایلی 16 تا چەند دیاریەکەم بۆ هات. یەک لەوانە مامۆستای گەورەم ئەحمەد سالار ئەلبومێکی پێشکەش کردم، ئەڵێ بۆ ئەو ڕۆڵە جوانەی کە بینیت لەو شانۆگەریە دادەبەدە عدار تاش دیاری پێشکەش کردم. هاوڕێی خۆشەویستم کاک جەلالی ئارام کراسێکی پێشکەش کردم. ئەمانە ئەمێنێتەوە. ئیشێکی زۆر جوان بوو. خەڵبەت ئەو شانۆگەریە دوای ئێمە چەندین جار کراوەتەوە، بەڵام ئەوەی کە نوخشە بەر بێ ینی مژدە بەخش بێ نمایشی یەکەمە لە هەموو ئیشێکە. خۆزگامێنیش وەک بەبوونان گشتەمانم وەرزێوایە دوور لە خەم و تاریژیان تەنها گوڵم بناسیایە خۆزگامێنیش وەک بەبوون لە بنەماڵەیەکی ڕۆشنبیر و کۆمەڵایەتین. من تەمەنم دووەم کوڕی خێزانەکەم، پێش من کاک سەروەر هەیە، کاک فەریق سەروەر، دوای من کاک تەحسین قادر هەیە، دوای ئەو خوشکی تاقانەم دڵسۆز خان هەیە، دوای ئەوانیش برام ئازیزم کاک سەردار قادر هەیە. هەر هەمویان داکۆچیان لە ئیشکردن مەکرد، هانیان نەدام و دایکی ڕەحمەتیم ژنێکی زۆر هۆشیار و نیشتمان پەروەر بوو، زۆر هانیەدام. ئەوە تەواوی دۆست و یاران هاوڕێیان. 77 شانۆگەریەکم ئامادە کرد لە ئیشێکی مامۆستا قاسم محەممەدەوە بە ناوی هەبوو نەبوو، هەر پێشکەشمان کرد بۆ ئامادەی کشتتوکاڵی بەکرەجۆ. دواتر من بەهۆی شانۆگەری فایلی 16 بوومە ئەندامی تیپی پێشڕەوی شانۆی کوردی لە چەند کارێکا بەشداریم کرد لەگەڵیان، بە تایبەت شانۆگەری خەج و سیامەند، بە تایبەت شانۆگەری مۆڵەت کە ئەوە دەنگۆیەکی باشی هەبوو، دەوری سەرەکیم هەبوو. دواتر تیپی ژانۆی زانکۆ مامۆستا ئەحمەد سەلار شانۆگەری راپۆرتی کرد، لەوەشە هەر بەشدار بووم. دوای پێشرە و 83 ئێمە تیپی شانۆی سالارمان دامەزرا، لە زۆر بەرهەمی تیپی سالارە بەشدار بووم. دوایی کاتمەوە لەگەڵ تیپی شانۆی زانکۆ شانۆگەری راپۆرتمان کرد، من دەوری سەرەکیم هەبوو، دەوری پیرێک بوو. دواتر لە بەرهەمی تیپەکانە بەرهەمی گروپ دروست دەبوو. بۆ نمونە لەگەڵ هونەرمەند کامران ڕەوف لە ڕۆژمێنی براکانە دەوری سەرەکیم هەبوو، چەند ئەکتەری چەند تیپێ بووین و ئەوانەی تیپی سالار ئەمڕۆشی لەگەڵ بێ. من ئەندامی ئەو تیپەم لە 83ەوە بەڕێوەبەری هونەری تیپی شانۆی سالارم، لە زۆربەی کارەکانە بەشداریم کردووە. ئەوەی کە لە بەرچاو ببێ کە بینەر زۆر بینیویانەوە بڵاو بۆتەوە، درامای ئارەزوو لەوەیە بەشداریم کردوە دەرهێنانی هاوڕێم هونەرمەند ئەرسەلان دەروێش. لە ساڵی 80 دامەزرام، ساڵێک لە کتێبخانەی مۆزەخانەی سلێمانی بووم، دواتر گوێزران بوو بۆ کتێبخانەی گشتی سلێمانی تا 4 ساڵ لەمەوە پێش بە هەموو قۆناغەکانی وەزیفی بە حەقی خۆم پیان ڕۆشتوم تا گەیشتمە بەڕێوەبەری کتێبخانەکە، یاریدەدەری بەڕێوەبەری گشتی و پاشان شارەزای بواری کتێبخانەکان. بەو پلێش بەو ناونیشانە دوایی خانە نشین کرام. هەڵبەت کتێبخانە لای من یادگارێکی گەورەیە، یادگارەکانی من شانۆیە، کتێبخانەی گشتیە، ئەو ڕۆژنامە بۆ ڤارانن کە کارم تیا کردووە. بەڕاستی من کوڕی ئەو ناوەندانە بووم، هەموو ژیانی من لەوانەیە بۆ ڕەنگە کەمتر پشوم مابێ بەخۆم، کەمتر ئاگام لە تەندروستیم بوو بێ. هەر بۆیە ساڵی 2000 تووشی نەخۆشیێکی سەختی دڵ بووم، نەشەرگەریم بۆ کرا لە دەرەوە لە تاران،
ئێستاشی لەگەڵ بێ من هەر پەیڕەوی ڕێنمایی دکتۆرەکەم و زوو پشکنین بۆ خۆمەکەم و دەرمانەکانمە خۆم و ئەوە لە حەوانەوە دووری خستمەوە، بەڵام ئەمە هەمووی بەلایەک ئەو تاڵا و سەرمابوون و گەرمابوونی هۆڵە گەرمەکان ئەو بێخزمەتیەی لە شانۆکانە هەیە، شانۆ داڕوخاوەکانی ئێمە کە هیچ هەلومەرجێکی شانۆی هونەریان تیانە لە کوردستانە بەداخەوە ئێمە شانۆمان نییە، سینەمای باشمان نییە. ئەمە فاکتەرێکە لە فاکتەرەکانی دواکەوتنی هونەری کوردی و دواکەوتنی هونەرمەندی کورد لە پیشەی خۆیان و لە عاشقەکەی خۆیانە. ئەوەی کە من چنیمەوە لە ماوەی 53 ساڵ تەمەنی هونەریم و زیاد لە 40 ساڵ نووسینم، وەرگێڕانم، کاری ڕۆژنامەوانیم و کارکردنی جددیم لە بواری کتێبخانە گشتیەکانە، ئەوەی کە دەستم کەوت شتێکی زۆر گەورەیە، سامان و سەرمایە و هەموو داهات و دەستکەوتێکی من بەڕاستی ئەو ئاشنا و ڕۆشنایانان کە بوونە خۆشەویستی من و ئێمەیان شیرین کرد. یعنی ئەو ڕێزەی میلەتی کورد لە هونەرمەندی خۆیانێ، ناڵێم هەموو هونەرمەندێ، خەڵک گۆشیارە، ئەزانێ هونەرمەندی دڵخوازی کێیە، ئەزانێ کێ کوڕی دڵسۆزی ناوەندەکەیە. من سوپاس بۆ خوا، سوپاس بۆ هونەر و زمانی کوردی و یارانی کارەکانی ئێمە، دۆستان و شەیدایانی کارەکانی ئێمە، ئەوەی وەرم گرت، ئەوەی دەستم کەوت لە هونەری کوردیە، لە نووسینەکانمە، لە کتێبەکانمە، ئەو خۆشەویستیەیە کە جاماوەر بە باڵای کارەکانمی بڕیوە، نەکرد لە کوردستانی خۆمان، نەکرد لە شاری سلێمانی کە من مناڵی ئەم شارەم و تا ئێستا تیا گەورە بوو، لێرە ژەژیم و ڕەنگە هەر لێرەش بژیم، لە شارەکان لە شارەکانی تری وە لە دەرەوەی کوردستان، بەتایبەت کوردستانی ڕۆژهەڵات بەڕاستی خەڵکێکی تینووی هونەری کوردی لێیە، خەڵکێکی تینووی ئازادی لێیە، خەڵکێکی دۆست و یار و یاوەری هونەرمەندانی کوردی لێ. وە لە سەفەرەکانمە بۆ وڵاتانی ئەوروپی لەوێ کوردانم دیوە، هەموو ژیانم پڕ بووە لە دڵخۆشی، هێندە ڕێزیان لێگرتووم. کەم هونەرمەندمانەیە بە خەتێکی بەیانی هەمووی هەڵکشان بووە بۆ سەرەوە، کەم هونەرمەندمانەیە کارێکی ناڵێم لاواز ئاست ناوەندی نەکردبێ، منیش لەو کارانم ڕەنگە کردبێت، بەڵام سوپاس بۆ هونەری کوردی و دەرهێنەرەکان و مامۆستاکانمان کە توانیومە زیاتر ئەو کارانە هەڵبژێرم کە کاری هونەری بوون. من هەر لە سەرتاوە هۆگری خوێندنەوە بووم. یەک لە خاڵەکانی تر کە هۆی دواکەوتنی هونەر و هونەرمەندانی کوردە نەخوێندنەوەیە. ئێستا هونەر بەتایبەت هونەری نواندن تەنیا هونەر نەماوە، زانستە. چەندین کتێبی ئەکادیمیستانی دنیا لەسەر هونەری نواندن نووسراوە کە تۆ بە خوێندنەوەیەک خۆت پەروەردەکەی، خوێندنەوەیەکی جددی. ئێمە لەبەرەوەی ناوەندی و ئامادەیمان بە عەرەبی خوێنە و خۆشم لە زوو متابعی خوێندنەوەی شتی عەرەبی و عەرەبیەکەم باشە، ئێستشی لەگەڵ بێ کتێبی هونەری بەتایبەت شانۆ، بەتایبەت لەسەر درامای تیڤی، بەتایبەت لەسەر سینەما هەمیشە لە بەردەستمان. سەویەک کێشە هاتووەتە ڕێمان لە سەردەمی پێشوا. سانسۆر و دەسەڵاتی دیکتاتۆری هەمیشە چاوە زەقەکانیان لەسەرمانە بووە. چەندین جار ئێمە بان کراوین بۆ لێپرسینەوە
لە دام و دەستگاکانی ڕێژێمی پێشوو لەسەر بەرهەمەکانمان. کتێبمان قەدەغە کراوە، دوای ڕاپەڕین چاپان کردووە، سانسۆر نەیەهێشت. معاناتمان زۆر بووە لەو کایانەیە، بەڵام یەک شت هەیە بۆ هەر مرۆڤێک لە ژیانە کۆڵ نەدان. تۆ کۆڵ نەدەیت بەردەوام بیت بەرهەمی جوانێنیتە بوون. هیوادارم پاژماوەی تەمەەن بتوانم خزمەتی زیاتر بکەم و لە شانۆدا نەبڕێم لە هونەری نواندن و ئەوەی پێم بکرێ بە قەڵەمەکەشم بینەخشێنم. وەگەوترێ مناڵ هەمووی شیرینە جیاوازی نییە، من کارەکان هەمووی شیرینن لەم، هەر یەکە ئەزمونیە بووە، هەر یەکە جیهانبینی تایبەتی خۆی هەبووە. من لە بەختەبارانە زۆر ماندوو بووم دەریانانی هونەرمەند نیاز لەتیف. بەڕاستی داوای کاتی ئەوەشم نەبوو تەندروستیم ڕێی نایە، داوای ڕۆڵێکی لاوەشیم کرد. وتم ناتوانم ڕۆلیس ئەو بە زۆر ئەو ڕۆڵی پێسپاردم، زۆر ماندووی کردم، بەڵام ئەنجامەکەی پێم وایە لای بینەران باش بوو. اینجا لەو لاپەڕەگەشانە کە من ئەگەر بۆم هەبێ شانازی بە خۆمەوە بکەم، شانازی بە ڕابردووی خۆمەوە بکەم، من بە حکمی کارکردنم لە شانۆ و درامای تەلڤیزیۆنیە ئەندامانی خێزانەکەم هەر هەمویان لە چەند کارێکا بەشداریان کردووە. کچەکەم بە منداڵی کچێکمەیە شانۆگیان بە منداڵی بەشداری کرد لە درامای خەمی چۆلەکانی هونەرمەند حەسەین میسری لەگەڵ ڕەوەزی برای کاکە ڕەوەز کە گەورەتریش بوو لە درامای ڕەشەی پۆلیسا بەشداری کرد. ڕاستیم لە درامای ئارەزوو دەوری مامۆسای هێمنی هەبوو، ڕۆڵێکی زۆر جوان و سەرێکی و کاکە ڕاستی کوڕە گەورەم منە سێ مناڵەمەیە. خۆشبەختانە هەموو خوێنی باشیان خوێنووە، سەرکەوتون لە کار و ژیانیانە. هاوسەریشم دوو جار ڕۆڵیان پێسپارت لە خەمی چۆلەکەکان کە حەسەین میسری لەسەر داخوازی ئەو و لە ئارەزووشە. من دەوری فایقمە بوو لە ئارەزووە، ئەو خوشکی من بوو، دووسێ دیمەنی هەبوو لەین لە کانیسار دەی کانیسار وێنەمان گر ئەویش شین بوو. اینجا پاشان من هاوسەری بەڕێزم سوام خان لە هەموو کارێکە پشتیوانم بۆ، لە هەموو کارێکە خزمەتی من و ئەوانەی ڕێیان کەوتە تەماڵی من و بۆ شانۆ خواردنی بۆ دروست کردوین، وەختی تەسویری وە زۆر ماڵی تری هونەرمەندەکان بە وەرکاڵساون گوڵیان پێشکەش کردوین. جا بە ئەمەش بدرکێنم، ڕەنگە بینەری خۆشەویستی کارەکانی من نەیزانن، بەلایەوە بڵێم من زۆربەی دەورەکان کە وەریەگرم لە ماڵە ئەو پێم لەبەرەکە. قوتابی چۆن ساییەکە نەسەکە ئەگرێ بەدەستێەوە و چەند جار پێمە خوێنێتەوە لەبەر ئێڵێمەوە تایەتە بەرم. من سوپاس هەمویانەکەم. گەم سەودا تەنیاییە و کەسێ نایە بۆ سەردانێ، ئیتر چی بکەم لەم تەمەنە کە هەموو پەشیمانێ. برتۆلت برێخت ڕابەری شانۆی ئەڵمان و بیرمەندی گەورە و ئەدیب و دەرهێنەر قسەیەکی زۆر جوانی هەیە. ئەڵێ هەر گەلۆرێک بچێتە سەر شانۆ ئەتوانێ بینەر بخاتە پێکەنین یان گریان، بەڵام گرنگ ئەوەیە بینەر بکات بە خاوەنی هەڵوێست. ئێمە توانین خەڵک بینە پێکەین، خەڵکیش دەتوانین بگرێنین. خەڵکی کۆمەڵگایەمە بە حکمی ئەو هەموو مەرگە سات و تراژیدیایی بەسەرمانە هاتووە، خەڵکێکی دڵپڕ و چاو بە فرمێسکەن. ئەکتەرێ بگری حاڵەتێکی ئینسانی هەبێ لە معانات هەبێ ئەوان ژەگرین لەگەڵیا، یان ئەکتەری کۆمیدی زۆر باشمانە ئەتوانێت بە باشی بینەر بخاتە بێنێتە پێگەین. بەڵام گرنگ ئەوەیە تۆ برێخت ئەوەی داوا کردووە، تۆ بینەرانێ بکەی بە خاوەنی هەڵوێست کە لە شانۆکە ئەچنە دەرەوە لێگانەوەیان هەبێ،
شیکردنەوەیان هەبێ و ئیزافەیان هەبێ بۆ سەر کارە هونەرێکە قسەی خۆیان هەبێت. ئەمە حاڵەتێکی ڕەخنەگرانەیە، تەنیا خاوەن قەڵەمەکان بەرجەستەی ناکەن، بەڵکو بە گشتی بینەرانێکن کام بینەر بینەری هۆشیار. بەڵام فایلی 16 ساڵی 76 بەڕاستی ئەزمونێکی تازە بوو بۆ من. ڕۆڵی نانەوام هەبوو، نانەوایەکی فەڵەستینی بە هەڵا ئەکوژرێت کە ئەو ئەکوژرێت لە ژێر ئەشکەنجە وازارە، بکوژەکە ئەدۆزنەوە و تازە مرد. لە مۆڵە تا دەورێکم هەبوو، دەورێکی ئەتوانم بڵێم لای خەڵک شیرین بوو، وەلە زۆر ئیشی ترە ناتوانم ئێستا من ناوی زۆر ئیش بەرم، ئەبێتە تۆزێ خودویستی و نەرجسیەت. من زیاتر حەزەکەم باسی حاڵەتەکان بکەم، باسی ڕەوشی هونەری کوردی بکەم، باسی ئاستەنگەکان بکەم. لەو کتێبەیە ئەیبینن هونەری درامە زۆر بە وردی قسەم لەسەر و لایەنانە کردووە. هیوادارم ئەم قسەکردنە بەردەوام بێ، سیمیناریان بۆ بکرێ، کۆڕیان بۆ بگیرێت. ئەم حاڵەتانەی کە بوونەتە هۆی ڕاوەستان یان سەربوون یان پنگ خواردنەوەی ناخی هونەرمەندانی کورد، درەوشانەوەی هونەری کورد هەر هەبووە. هونەرمەندی کورد درەوشاوە بۆ، بەڵام ئەگۆڕێ لە سەردەمێک بۆ سەردەمێکی تر، لە ساڵانێ بۆ ساڵانی تر. هیوادارم وەرزەشانەوەیەکانمان بەردەوام بێ و کۆمەڵی کوردەواریش چۆن هونەرمەندەکانی خۆشەوێ، بە تایبەت ئەوانەی توانای مادیانەیە دەستگیرۆی هونەرمەندانی کورد بکەن بۆ هەموو ژانرەکان، نەک هەر شانۆ و دراما. ئێمە هونەری کوردی ئەهێنێت چۆن هونەرمەندان هەموو تەمەنی خۆیان و جوانی خۆیانیان پێبەخشیوە، چاوی خۆیان پێبەخشیوە، وەک تۆ پرسیارێکە پشوونەدانی خۆیان هەموو شتێکیان پێبەخشیوە. ئەوانەی کە ئیمکانیەتیان هەیە لەو بوارەشە بەرهەم بێنن، ئەوە ئەبێ بە مێژوویەکی جوان بۆیان. تەنیا پارە زۆرکردن و دروستکردنی پرۆژەکان بەز نییە. ئەوەی کە ئەمێنێتەوە ناوی گەورەیە. سیرکە ڕەحمەتیەکان خوالێ خۆ عەلی کەمال مزگەوتی دروست کردووە، خەسخانەی دروست کردووە، بە مناڵیشمانەوە ناوی ئەوانە ئەمێنێتەوە. عەبدوڵڵا لوتفی، عەلی بۆسکانی، ینی زۆرن ئەمانەی کە پرۆژەی خەیریان کردووە. هەر من سلێمانیم بازەکەم. و ئێستا ئەوانەی کە خەریکن، کە خەریکی پرۆژەی جوان بۆ شارەکان، ناویان ئەچێتە لاپەڕە هەرە گەشت و درەوشاوەکانی مێژووەوە. دەوڵەمەندی کەشەیە، بەڕاستی هەیە کە نەماون، ڕەنگە ئێستا من بیرم نەبێ. هیوادارم ئەوانە هەنگاوی باشتر بنێن. گورشتی لە گریانی مناڵیمە پێکەنینم بەخەمە کەچی ئێستایە خەم دەریایە و بۆ کەلارێم شەپۆلەدە لە گریانی مناڵیمە پێکەنینم بەخەم کەچی ئێستایە خەم دەریایە و بۆ کەلارێم شەپۆلەدە لە سەجارە کەنیا جاری زەردەخەنە دێتە میوان وەک سێبەری لایەوەڕێی خۆرنشینی دەرەرخەوە. من کاری چاپکردنم دووە کارم شانۆگەریەکە بە ناوی ئەنفال
نووسەرێکی عەرەب نووسیوێتی تەرجەمەم کردەوە بەڕاستی کارێکی ناوازەیە هیوادارم لە ئایندەیەشی نزیکە لە چەند شوێنێ بچێتە سەرشانەوە بە تایبەت لە کەلاری پایتەختی گەرمیان و لە ئەو شوێنانەی کە ئەنفالی ڕەش ئەنفالی بەدناو ئەوانەی کرد بە قوربانی کاری هونەریشمان لە ڕێایە ئەمەوێ لە کاتی خۆیان باسییان بکەم ئەو ئیشانەی کە کردومە خۆشەویستی جەماوەرم پێ بڕاوە ڕێزێکی بەپایان بە نەکەر من مامۆستایەکانی من خوشک و برایانی من هاوڕێکانی من وە قوتابیەکانی ئێمەش ئەوانەی دوای من گەنجەکان ئەوە سەرمایە و مایە و هەموو شتێکە بۆ ئێمە مایە و سەرمایی من ئەو خۆشەویستی خەڵکیە من کە کەسێکە بینم ئەوێ یەکتری بناسیینیان لە شوێنێک قسەیەک گێتە پێشی لە چاویە ئەو خولیای ویستن و ئەو خۆشەویستیە و ئەو ئەوینە زۆرە ئەوێنم بەرامبەر هونەرمەندی کورد بە منیشەوە ئەی کەمانی پڕەسرینە هەڕۆی ئەوە نادەیتەوە لەگەڵ هەموو هەنگاوێکدا لە عومری من ئەسریتەوە لە عومری من ئەسریتەوە